زۆر ماڵان بەرزتر بۆتەوە کە هەواڵان لە تەفگەری ئازادی خانەقین پشگیریم کردووە و پاڵپشتیان لێم کردووە و هەندێک هەواڵان لە کەلار و تەلەفۆنیان کرد هەواڵی منیان پرسی چەند جارێک ئیتر مۆڵان زۆر بۆتەوە تەجیا بوومەتەوە. ئیتر تا ئێستا لە خانەقین کەسێک لە حەزبەکان یا لە ڕێکخراوە سیاسیەکان لە هیچ کەسێک لە لایەنەکان کەس نەیپرسووە یا تەلەفۆنی نەکردووە یا هەواڵی نەپرسیوە ئیتر وەکو هیچ پشگیریان نەکردووە بەڕاستی ئایا پێی نازانن یا چۆن بڵێ من بەتەما هیچ نیم لە هیچ کەسێک لە حەزبەکان شتێک بڕیاری خۆمەوە حەزم کرد بەو شێوەیە ئاشتی خوازانە یعنی چۆن بڵێ داوای مافی سەرۆک بکەم تەنها بۆ سەرۆکیش نییە بۆ هەموو مرۆڤێکی کوردە بۆ کوردستانە دژی ئەو گۆشەگیریە چۆن بڵێ ڕای خۆم دەربڕم یا مان بگرم داوای مافی هەموو کوردێ بکەم ئیتر وەکووا بزانم حەقی هەموو حزبەکانە هەموو لایەنەکانە سیاسیەکان ڕێکخراوەکان کە لە گرمیانە سەردانی مانگرتوەکانەکەن یا تەلەفۆنیان بۆکەن یا دەستخۆشییان لێەکەن حەق وایە لە خانەقین شویان بکردایە ئایا بۆ شتێوان ناکەن نەتەنها بۆ من بۆ کەسێک تریش هەموو کەسێک کە چالاکیە بکە یا بەرخوردانێ بکە ئەبێ حزبەکان لایەنەکان هەمووی پشگیریان بکەن بەلایەن کەم و دەستخۆشییان لێ بکەن کە مۆڕاڵیان بەرز بێتەوە یعنی ئێستا سێرەکەی کەسانێک لە ئەوروپا ئەجنەبین مرۆڤێکی ئینگلیزە یا ئەڵمانیە یا ئەسترالیا دێت داوای مافی ئێمە کە بۆ ئێمە شەڕەکە و لە بانگرتنەوەی زیاتریشەکە گیانی خۆی قوربانیەکە ئێمە کەمترین شتە کە بە شێوەیەکی ئاشتی خوازانە مان بگرین داوای مافی مرۆڤ بکەین مافی سەرۆک مافی کوردان مافی کوردستان ئیتر بێ حزبەکان باکسەوە تەجیەمان بکەن ئەبێ لێمان بپرسن هەواڵمان بپرسن دەستخۆشی بکەن بەشک بە ئەوەش ببێ بەهۆی ئەوەی کەسانی تر لە شارەکەم چالاکی بکەن بەرخوردان بکەن یعنی چۆن بڵێ پشگیری لە ئێمە هەواڵان تر کەمانگرت و بکەن هەر بە زمانیش بێ بە لێپرسینیش بێ بە دەستخۆشین بێ هەر مۆڕالمان بەرز دەبێتەوە